زۆر مع الأسف کە حکوومەتێک ئەوەندە بێباک بێ بەرامبەر بە خەڵکەکەی زۆر دوور نەڕۆین ئێمە هەموومان کەسوکار و ناسراومان هەیە و لە وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران ئەوەی لە دوور و نزیکەوە شارەزا بێت ئەوەی لە وڵاتی ئێران کەسێکی بریندار بوو بێ کەسێکی شەهید بوو بێت تەنانەت لە شەڕی عێراق و ئێرانە بەشداری کرد بێت ئێستا لە ژیانێکی ڕەفاهیە تا ئەژی ئاواتەخوازە کەسێک لە بنەماڵەکەی شەهید بێ یا بریندار بوو بێ کە بە ژیان خۆش خێزانەکەی بە ژیانێکی ئاسوودەیی بژی بەڵام مع الأسف ئێمە داواکاریەکانمانەوەیە دوای 33 ساڵ حکومڕانی دوای 33 ساڵ چاوەڕوانی سیرەکەین پێناسێکیان بۆ کردین وەکو گاڵتە جاڕیەک وەکو لە 2011ەوە تا ئێستا پێناسێکی موچەمان بۆ کراوە ئەمڕۆ بەیانیمان بۆکەن ئیمڕۆ بەیانیمان پێک تا ئێستاش لە چاوەڕوانیان تا ئەو موچەیەمان ناچارە بین ماوەیەکی دە ڕۆژدانین بۆم حکوومەت هێرێمی کوردستانە ناچارە بین پەنابەرینە بەر دادگای فیدرالی و حکوم ئێمە وەکو ڕزگاربوانی شاڵاوی ئەنفال لە هەڵەبجە 1150 کەسین بە عام 5000 کەسین لە وەجبەی 9 بۆ 15